ئێوارەی کورسان مەگەزین پڕە لە هەواڵی جوان، پڕە لە هەواڵی شاری سلێمانی شاری شاران، هەر لە یەکەم هەواڵیشمانەوە دەستپێکەین کە هونەرمەندی شێوەکار ئاکۆ غەریب پێشەنگایەکی شێوەکاری کردوتەوە ئەکاتەوە لە بەهۆی یادی 241 ساڵی دامەزراندنی شاری سلێمانی. پاشنیوەڕۆی ئەمڕۆ پێنجشەممە ڕێکخراوی گەشەپێدانی بەدەنیەتی CDO و مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە پێشەنگایەکی تایبەتیان بۆ هونەرمەندی شێوەکار ئاکۆ غەریب کردەوە. وێنەکانی هونەرمەند لە پێشەنگاکەدا گزارشتن لە شاری سلێمانی و پیشاندانی هەموو کوچە و کۆڵانەکان و ڕووداوە گرنگەکانی ئەم شارە.